لەگەر مامۆستا عەبدوڵڵای باسمان کردو لە بۆ مێ باس کرد لە بۆ ئێوەش کە گوندی کاموسەک ژمارەیەک کانی لێیە کارێزی لێیە سەرچاوی ئاوی ئەو گوندەی جاران چەند کانیەک بووە یەکێک لەو کانیانە کە پێشتیش باس کرد ئەو کانیە ماشەڵڵا تا ئێستا کوردەواری دەر یەک دەستکە ئاوی لێ دەڕاتن گەنج ئەو کانی ناوی چییە؟ کارێز ناوی چییە؟ کارێز بێدرن سولک پێدەن؟ سولک سولک بەری ئەنگۆ دێنە سەکانیە بەری وەڵاوچی زۆر زەر لە تۆپانی تەواو دەبین گرمەیە دین ئاوچی دەخۆین بە هاوی نان یعنی ئەوە سەرچاوی ئاوی تۆپانێشە کە تۆپان دەکەن ئەلێرە ئاوی دەخۆن کاکە ئەوە عەزماکرد ئەو جارە هەر لەگەر مامۆستا عەبدوڵڵا و لەگەر پیاوە بەتەمەنەکان قسان نەکەین لە سەکانی ئەوانەش نەوەی دوا ڕۆژن دائیمەن هەمیشە گەنج هاتینە سەکانی جاران ئەیدی عەزیان لێ بووە یان لە دووڕە تیلە چاوەشی بدەنەکانی ئەوانەش نەوەی دوا ڕێژن ئەمردێژم ئینشاءڵڵا هاوینان ئەو کانی ئاوی لێ دەمینێ ئەری وڵا لێ دەمینێ دەمینێتن یعنی ئەنگۆشی استفاد لێ دەکەن ئەدی باشە ئەولو ئەنگۆ گەنجە جوان قسەتان لەگەر خەرچی بوونی نەکردی ئەلێرە مەسەلەن وەکو جۆگەی لێ بێتن مەڕ و ماڵات توشت مەسەلەن ئاوی لێ بخواتەوە قسەمان لەگە نەکردینە دانا نیشتینە ئەوە ئەری وڵا هاوینان ئاوی کۆ ساردە گەرمە سەردە ساردە ئەری وڵا ئەتۆرە بم برێ ئەتو فامیلی ڕیال مەدید لەبەرە ڕیال مەدید ئەوسا وەزعی کووە لا زۆر خراپە کوی برێ وەزعی خراپە ئەری وڵا کەیفت بۆ کانیێتی ئەری وڵا ناوەکانیەکان دەزانین ناوەکانیەکانی گوندی ناوڵا نازانین ناوڵە نازانم ناوێن چ چە سارمۆریکە حاجی عوسمانە کارێزە و کانی ئەوەش کار ئەوە سولک سولک یعنی چارە ناوێ هەر چارەم دەزانین دەی تەمەند درێژم ئینشاءڵڵا